بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام لە بابەتەکانی پەروەردە و فێرکردن و لاوەکانمان لە بەشی دووهەم بە خزمەتی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ومێدەوارم ئەم مەڵقانە جێکی ڕەزامەتی خۆی گەورەوە سوودی ئێوەی ئازیز و خۆشەویست و بە تایبەتی لاوان و خوێندکاران و قوتابیانمان بێت کە چینێکی بەرفراوان و وە گرنگ لە کۆمەڵگای ئێمە پێکەهێنن. فەرموون بەشی دووهەمی ئەم زنجیرە باسە. مناڵەکانمان پێویستیان بە پەروەردەیەکەیە، جیاواز لەوەی ئێمەی لەسەر پەروەردە بووین. ئامانجێکی گشتگیر و هەمەلایەنە لە پشت ئەو هەوڵا پەروەردەیە خێرا و چاپوکەوەیە کە دایک و باوک و کەسانی تر ڕەنج و کۆشی بۆ ئەکەن. ئەویش ئامادەکردنی مناڵە بۆ بەسەربردنی ژیانێکی چاک و پاک کە شایەنی مرۆڤی موسڵمان بێت. ئەو ژیانە باشەشی بۆ دابین نابێ تەنها مەگەر هەم کەسێکی چاک بێ لە خوو ڕەوشت و ڕەفتار و پەیوەندیەکانیدا و هەم سەرکەوتوو بێ لەو کار و کردەوانەی بەهۆیانەوە بوونی خۆی دەسەلمێنێت و ڕۆزی خۆی پەیدا دەکات. ئێمە ئەمڕۆ گۆڕانێکی بەگوڕ لە هەموو بوارەکانی ژیانە دەبینین و لەگەڵ ئەم گۆڕانە هەمەلایەنەشدا شتانی هەمە جۆر دێنەکایەوە. گرنگترینیان هەلی ڕەخسا و کێبڕکەی تازە و ڕوبەڕووبوونەوەی کێبڕکیەکان و سوودوەرگرتن لە هەل و دەرفەتەکان و بۆچوون و ئامادەباشی تازە لە مناڵەکانمان دەیخوازێت کە ئەرکێکی گەورە ئەکەوێتە سەر ئێمە و چۆن بتوانین پەروەردەی جیل و نەوەی نوێ بکەین. چەند جوانە لەم دنیا هەرچی ئیغراءات هەیە بڵی خوایە، بەس بە تەوفیق و یارمەتی تۆ ئیغراءەکان هیچ نین، شاڵاوەکان هیچ نین. ئەو شاڵاوانەیە برێ بۆ خێزانی موسڵمان کە هەڵوەشێنرێ لە جیهانی ئیسلامیە لە هەموو دنیا، هەتا لە ڕۆژاوا کە گیریان خواردە بەرسیانە. ئێمە لە درێژەی ئەم بەرنامەیە، ئەم زنجیرە بەرنامەیە سەوباسی زۆرمانە بێت بۆ خەڵکانی زۆر دڵسۆز و پسپۆڕ و مامۆسای زۆر شارەزا و دڵسۆزی ئەم نیشتیمان و وڵاتە باسەکەین و ئەیان دوێنین و قسەیان لەگەڵەکەین کە ئەم شاڵاوانە بۆ ئەبێ بۆ ئەم تۆکمەی هەڵبۆشێنرێ، ئەبێ لە پای چی خێزان لەم جوانیانە و لەم ئیمان و لەم دینداریە لا بدرێ، ئەبێ لە پای چی ئیلحاد بکرێتە یەکێک لەو شتانەی کە بەڕاستی ئیشی بۆ بکرێت لە وڵاتی ئێمە لە وڵاتانی ئیسلامیە. لە پای چی ڕێکخراوە تێکدەرەکان بیانەوە خێزانەکان پەرتەوازە بکەن و هەڵی بۆشێنن. بۆ لەمە جوانترمان ماوە لە وڵاتەیە کە خێزان بە تۆکمەی و لەسەر دین و ئیمان و ئەخلاق و لەسەر نیکاح و لەسەر ڕەوشتی بەرزی ئیماندارانە ماوەتەوە. ئێمە بەم پتەوی و پەیوەندی خێزانی و خزمایەتی و ڕەحمیەتی کە لە ناو خێزانە هەیە، لە ناو بنەماڵەکانە هەیە بۆ دایک و باوک و خوشک و براکانمان هەمانە، بەمەوە جوانیەکانمان ماوە. ئەمە ئەو جوانیەیە کە بەڕاستی دنیا و قیامەتمانە ڕازێنێتەوە. لەبەرەوە ئەگەرەتانەوێ فریشتەکان لە ناو بەهەشتا سەلامتان لێ بکەن، دڵخۆشیتان بنەوە، پێتان بڵێن هەرچی ئازار و ئەشکەنجە و ناڕەحەتیەکانی دنیا هەیە، سەبرتان لەسەر گرت لەسەرەوەی ئەم تۆکمەی خێزانەتان مێنێتەوە. سەلام عەلەیکم، سەلام عەلەیکم، سەلامی خۆی گەورەتان بێت. کاتوریانەمە خۆشحاڵ بووین هاتینە خزمەت جەنابتان. پێمان خۆشە سەرتا جەنابتان وەکو پزیشکێکی پسپۆڕی بواری دەرونی چۆن ئەڕوانە کێشە گەورەکانی ئەمڕۆی پەروەردە مناڵان هەر لە کاتی ڕەوزەیە، لە کاتی قوتابخانەیە، چۆن دایکان و باوکان دەرەقەتی ئەم گرفتە زۆر گەورانە بن کە ئێستا گەنج و مناڵ تێکەوتووە، چۆن پەروەردەیان بکەن. بخێر بن کاکشەجیان، خۆشحاڵ بووم، سەلامت بن. طبعا ئەگەر ئێمە دابەشکارێکی سەرێ بکەین، ئێمە کۆمەڵێک نەوەمان هەیە، جەنەرێشنی پێڵین. ئەو نەوانە ساڵ لە دوای ساڵ یەکیش کرد چۆنەڵی دەسەڵاتەکان ئەرکوبەر پرسیارەتەکانە داتە نەوەکەی دوای خۆی. طبعا ئێمە لە نەوەکانی ساڵی 2002
بەرەو دواوە کۆمەڵێک نەوەی تازە دروست بووە کە یەکسەر چاوی کرۆتەوە مۆبایل و سوۆشیال میدیا هەیە زۆر جیاوازە لەو نەوەی کە لە ساڵی هەفتا یا هەشتا یان هەتاوەکو کۆتاییەوەکانیش پەروەردە بووە چکە هیچ نەبێەوە کە گەورە بووە تەمەنی 12 ساڵ بۆ ئینجا مۆبایلی بینی و تەکنۆلۆژیا ئاشنا بوو بەڵام ئەو نەوەی کە ئەتوانین بڵێ بەدەقیقی لە دوای 2002 یان لە دوای 2023 ڕوخانی ڕژێمەوانێ کە چاوی کرۆتەوە یەکسەر مۆبایلی بینیەوە تەکنۆلۆژیای بینیەوە بۆیە تەحەدایەکی گەورە ئاڵنگاریشی گەورە ڕوبەڕووی پەرۆدەی مناڵەکە بێتەوە ڕوبەڕووی دایک و باوکە بێتەوە ڕوبەڕووی دەستگا پەرۆدەکانیش بێتەوە هەندێک لەو تەحەدایانە لەو چێ بڕکیانە بریتێ لە چی بریتێ لە تەحەدای نەفسی گرفتی نەفسی لەوانەیە بۆ مناڵەکە دروستکە ئەگەر بێت و ئێمە مامەڵەیەکی تەندروستانە نەتوانین بکەین بە دڵنیاییەوە قورسە ئێمە مامەڵەیەکی مەزبوط بکەین لەبەرەوەی جیلێکە یەکسەر هەموو شتێک سێرچەکان لە ناو کۆمپیوتەرای دۆزێتەوە لە ئینتەرنێتای دۆزێتەوە هەر قسەیەکی بۆ بکەی کتێبێکە داونلۆد دەکاتچەی خوێنێتەوە کەواتە ئێمە توانین بڵێن ئەم جیلە کێشەی معلوماتی نییە زۆر بە ئاسانی معلومات و زانیاری دەسەکەی بەڵام کۆمەڵێک گرفتمان هێلتیایە یەکەمیان لە گرفتانەی کە هەمانە گرفتی خبرەمان هەیە ئەزمونە نیەتی بەڵام پێی وایە ئەزمونی هەیە بۆ لەبەرەوەی معلوماتی زۆر پێەیە لەبەرەوەی پێی وایە ئەزمونی زۆرە کە لە ڕاستیە دوشتی زۆر جیاوازە زانیاری لەگەڵ ئەزمونە دوو ئەو شتەی کە فێر ئەبێ شەرت نییە لە ڕێگا و سەرچاوێکی سەرەکیەوە فێر بێت کە تۆچی زانیاریەک وەرەگری لە سوۆشیال میدیا یا لە ئینتەرنێتەوە شەرت نییە کەسێکی خەبیر نووسی بێتی یا کەسێکی زانا بوو وارە نووسی بێتی بۆیە لەواچێ زانیاریەکان هەڵەیتیا بێت گرفتێکی ترمان بۆ دروستەکە بریتێ لە گرفتی خۆبەشت زانین فەقیرە بەڵام لە هەمان کاتیشە هیچی وای پێ نییە ئەتوانین بڵێن هەندێکیان بەتاڵن بەڵام خۆیان زۆر بە پڕدەرەخن کە ئەمە بۆ خۆی گرفتی نەفسی دروستەکە دووفاقیەک دروستەکە لە لای کەسەکە وای لێدێتە گوێ لە کەس نەگرێ وای لێدێ خۆی بە مەزدەری هەموو شتێک بزانێ خوای لێدێ خۆی بە سەرچاوی گەڕانەوە بۆ بڕیارەکان بزانێ بە مانایەکی تر لەوانەیە خۆی بە حەق بزانێ و تحقیقی ئەو حەقەش هەرو لە لای خۆی وازکە ئەبێ هەبێ ئەمام گرفتانەیە کە یەکەم بۆمان دروستە بێت هەنگاوی دووهەم لەم گرفتانە ئەمان با بەرەو چیە مان با بەرەوەی کە ئەو کەسە لە متمانە بەخۆبوونیە گرفتی بۆ دروست دەبێ یان ئەوەیە زیاد لە پێویست فوی کرۆتە خۆی متمانەی بەخۆیەتی یان ئەوەیە هیچ متمانەی بەتوانەکانی خۆی نیە خاڵی سێم جەنابەت ببیری دێ لە نەوەکان یا لە شتاکان جەنابەت زیاتر بیرتە یعنی مناڵێک بە تاقی تەنیا لە ئیبتیدایی بۆ چۆ بازار و شتیشی ئێنەهایەوە بەخوا پاسی ژنە بوو پارەشی پێنەوە بە پێها ئێستا تۆ مناڵەکە 16 ساڵە 18 ساڵە کوڕە 15 ساڵە ناوێری بینێری بۆ شوێنێک بۆ بەشی شێگەڕێتەوە بۆ زروفی ئەمنەکەی کە هەیە بۆ زروفی کۆمەڵەکەی بەشێک شێگەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردەکە بۆ وڕێ مناڵە چای کۆتەوە بە سوۆشیال میدیا و بە ئایپاد بۆ مۆبایل گەورە بووە لەبەرەوە ئەو خودە حەقیقی دروست بە خودێکی حەقیقی نییە ئەو خودەی دروست بووە ناحەقیقیە فوتێکراوە ئەتوانین بڵێن بەشێکی وەهمە کەواتە ئەمەش گرفتێکشکەیە کە بۆمان دروستە بێت جاران کاک شێخ لە گەڕەکە دراوسەکەمان ئەدەبیەداین یعنی ئەگەر دایکمان لێ نەبوایە دراوسەکەمان لە بری ئەو ئێمەی عەقڵە کرد بۆمان نەبوو قسە بکەین لە ڕوومان ناهاو قسە بکەین ئەگەر کاک فڵان کەسمان بینیا یا خات و فڵان کەس چکە ئەویش وەکو دایکمان وا بوو بە معنایەکی تر شتێک هەبوو پێوترا ئەخلاقی مجتەماعی ئەخلاقی کۆمەڵایەتێکە زۆر بەرفراوان بوو دراوسەکەت لە بری دایکت ئیشێ کرد لەبەرەوە سێرتەکرد هەندێش زۆر عیبە بوو بەڵام ئێستا ئەم پەروەردەیە نەماوە یاخود ئەم شێوازە ئەخلاقیە نەماوە ئەمە ژواکە بۆ نەماوە طبعاً وەرە هەمووی مەشغوڵی خۆیەتی توانین بڵێن بۆتە تاگەرایی تا ڕادەیەک طبعاً ئەمە تەشاؤم نییە یاخود ڕەشبینی نییە بەزەمە عەرزی واقعەکەیە ینی ئەو کەتوارە واقعی کە هەیە باسیەکەین بە دڵنیای نموزێکی جوانمان هەیە لە هەموو گەڕێکێکە لە هەموو شوێنێکە لە هەموو منتیقەیەکە بەڵام من باسی ئەوەکەین کە ئەبینرێ فەم گرفتانە چی بۆ دایک و باوکە دروستەکە نازانم مناڵەکەی چۆن پەروەردەکە نەرمە بێ جاری وایە گرفتی بۆ دروست دەبێت ڕقە بێ هەر گرفتی بۆ دروست دەبێت ئێمالیەکە نابێ زۆر بەتەنیەوەتی هەر نابێ بۆیە دایک و باوک تووشی مەعزەلەیەکە بن تووشی کێشەیەکە بن نازان چۆن مامەڵە بکەن ڕێنمایی جنابتان بۆ دایکان و باوکان کە لەم بارە قورسەی پەروەردەی ئەمڕۆیە چی بکەن بۆی کە بارێکی تەندروست بۆ مناڵەکانە لە ڕووی پەروەردەیی دەرونیەوە دروست بێکە زۆر هۆکاری زۆر هەن هۆکارەکان جنابتان بەشیە بین کە پەروەردەی تێکداوە لە مناڵە لە گەنجە لە گەورەیە بە تایبەتی مەسئولەتی دایک و باوک چیە لەم بوارەیە بەڵێ دەستان خۆش بێ خۆی لە ڕاستیە ئەگە من لە هۆکارەکانی تێکدانی دەرەندروستیەوە دەست پێ بکەم باش ینی چیوە کە مرۆڤ دەرەندروستی لە دەست بە ینی مناڵ بە تایبەت زۆر هۆکار هەیە ئێمە خەڵک زۆر پرسیارمان لێیە کە باشە بۆ ئەم نەخۆشیانە ئێستا زیادیان کردو خۆی هۆکاری زۆرێشە لە هۆکارەکانی توانین بڵێن کە زیادی کردو پێدی من بابەتی ئێمەوە هەیە کە شڵەژان و تێکچوونە لە شێوازی مامەڵەمان لەگەڵ منداڵەکانمانە
ئێمە بەپێی داتاکە زۆرترین نەخۆشیەکان دەرونیەکان لە تەمەنی مناڵیە سەر هەڵدا لە پێش تەمەنی 20 ساڵیە زۆرینی زۆری دوو لە سەرسی نەخۆشیەکان لەو تەمەنایە سەر هەڵدا دەرەکەی هۆکارەکانیشی بەگشتی زۆرن یەکێک لە هۆکارە سەرشیەکانی پەیوەندی هەیە بە شێوازی پەروەردەی دایبا بۆ دایک و باوک چۆن مناڵەکانیان پەروەردەکەن ئەمانش چەندایانێک یەکدەتەوە یەک لایەن نێن بۆ نمونە فرامۆشکردنی مناڵەوەی کە ئێمە مناڵەکانمان دێنە دەستی شتی تر وەگۆی لە خۆمان پەروەردەیەکەن مناڵەکان لە بەیانیتانی وڕۆ لە مەکتەبە لە دایانگەی لە شوێنێکە کە دێتەوە خۆمە کاتی پێ نادین لەگەڵ یانەنین فرامۆشکردنی چێکە لە هۆکارەکانی دوو کە هۆکارێکی تری هەڵەیە ئێمە بەکارێنن بریتە لە ترساندنی منداڵ ینی سەر ڕێم بە ئیهمالێکە مناڵە ترسێنی بە زۆر شتی ناواقعی ترسێنی بە ئاژەڵێکی بچووکی ورد کە ناتوانین هیچ زیانێک بە مرۆڤ بگەێنەی ترسێنین بە کەسێک بە مرۆڤێک وەکو دکتۆرۆک و پۆلیسی ترسێن ئەم ترس و خۆفە لە دڵی مناڵە ئامێنێتەوە سێم ئێمە نازانین مامەڵەیەکی دروست لەگەڵ هەڵچوونە عاتیفی مناڵە بکەین مناڵێکمانێت تۆڕەیە ئێمە بە هەڵە مامەڵی لەگەڵاکەین ئێمەش تۆڕابی لە هەمە کاتە مناڵێکمانەیە قەلەقە دڵی توندە ترسی هەیە خراپتر لەگەڵ ئێمە مەڵاکەین بۆ نمونە هەندێک ناوناتۆرەی لێنین وەکو ترسنۆک و نەزان و بە کەڵک نایی مناڵێکی لە خوێندنگە فێر نابێ عەزار قسەی پێڵێن تەمەڵە فێر نابی مناڵێکمانەیە تۆزە عەجوول و حەرەکاتی هەیە وشەی شێتون ئەم وشە قەبیح و ناشرینانەی بۆ بەکارەهێنرێ ئەمانە هەمووی پەیوەندی بە چوارچێوە خێزانیەکەوە هەیە لەناو ماڵا هەیە پاشان هەر بەشێکە لە پەروەردەی مناڵ بەرەڵاکردنی مناڵ و وازلهێنانێتی بۆ تەلەڤیزۆن و بۆ مۆبایل و بۆ شاشە و بۆ ئەو بابەتانە کە ئەمە زیاتر مناڵ بەڕاستی بە خراپی پێسەری ئاشکێتەوە لە ناوی ئەبا لە هەموو ڕووەکانی دواکەوتنی قسەکردن تێکچووری لە پەیوەندیەکانی کەوی مامەڵە لەگەڵ خەڵکی ترە و فێربوونی هەڕەفتاری هەڵەوە توشبوون بە کۆمەڵێک ڕووداوی ناخۆش کە ئەم بابەتە ئەلکترۆنیانە کۆمەڵێک یاری و بابەت و ڤیدیۆی تیا کە زۆر زیانی هەیە بەرەڵاکردنی مناڵ و دوورخستنەوەی مناڵ لە دایک و باوک و چوونی بۆ ئەم لایەنانە هەرچەندە زۆر فڵان کەناڵ کەناڵێکی زۆر باشە مناڵەکە لێ دێردانم هەمووی زیانی هەیە زەرەدی هەیە مەستان شێوازی تایبەتی خۆمان هەیە تەمەنی مناڵ بێت چەند بێ سەری شاشە بکە سەری کەناڵە سەری شوێنێ بکە ئەمە هۆکارە چین هۆکارە خێزانیە تایبەتەکان کە ئێمە لە خێزانە هەمانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کێشە زۆرانی کە ئێستا مناڵ هەتا پێشەوەی بچێتە مەکتەب بۆی دروستە بێت لە قوتابخانەیە لە کۆمەڵگایە گەورە بێت تەنانە ژنیێنێ شووە کاتە و کێشانە گەورە بێ لەگەڵیا دایک و باوک چی بکەن مەسوولەتی گەورە لەسەر دایک و باوکەیە کە پەروەردەی مناڵەکان چۆن بکەینوە چۆن بتوانین لەم هەموو هێرشە خراپانی کە لە ڕاگەاندن و لە دەستگاکانی ڕاگەاندنە هەیە چۆن بیان پارێزی بەنای خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا بە خێرتانتان کەم دەستان خۆش بێخوا لە ڕاستیە کێشەی پەروەردە زۆرە فعلەن باشکرا ئەبینرێ لە ناو ماڵەکانە لە ناو قوتابخانەکانە لە بازاڕە لە شوێنە گشتیەکاندا هەمووانی ژەزانن هەموو یارباسی ئەم کێشە و گرفتاکەن بەڵام بەداخەوە هیچیان هاوکار و یارمەتی دەرنین بۆ چارەسەر شتەکان تیۆریە زیاتر لە ناو خەڵکا بڵاوە دیارە تیۆریش بە ئاسانی جێونایەتە بواری جێبەجێکردن ئێمە بۆ ئەوەی بە شوێن ئەسڵی ئەم کێشە بگەڕین و چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزینەوە سەرەتا بێ بچینەوە ناو ماڵەکان لە ڕاستیە هەموو چارەسەرێک ئەبێ لە خاڵی یەکەوە دەست پێ بکەین لە سفرەوە دەست پێ بکەین ئێستا ئێمە لە ناوقەدی ئەم بابەتەوە بچینە ناوەوە ڕاستیە بەرهەمێکی باشی نابێ ئەنجامی باشی نابێ بۆیە منەڵێم ناو ماڵەکان باشترین شوێنن باشترین پێگەن بۆ ئەوی تیا بتوانین بینای مناڵێکی ساغ و پەروەردەیەکی جوانی هەبێ ئەگەر ئێستا پرسیار بکەین لە باوکو دایکەکان یان ئەوان دەربارەی کێشەی مناڵەکانیان قسە بکەن ئەڵێ بەڕاستی مناڵ گوێ لە دایک و باوک ناگرێت لە دەست دەرچووە کۆمەڵگا هەمووی ئاوا لاییاوە ئیتر سۆشیال میدیا دەورێکی سەرەکی هەیە لە ڕێدانی مناڵە ئەمانەڵین ڕاستە بەڵام بۆ دەوری خۆت فەرامۆشەکەی بۆ تۆ هەنگاوی یەکەم نانێ یان بۆ تۆ ئەبیتە سەرەتایەک بۆی مناڵەکەت لابە یەکی لەو خاڵانەی من کە بە گرنگی ئەزان و بینیویشمە باوک یا دایک کە لە ماڵە لەگەڵ مناڵەکە دانیشتو ئەوەنەی شەکوای حاڵی خۆی ئەکا لە بارودۆخەکە یا گلەی هەیە مەسەلەن لە دەسەڵاتداران یا گلەی هەیە لە لایەنەکان یا گلەی هەیە لە باری ئابووری ئەوەنە دانانیشێ بە وردی و بەو تەفسیلیە لەگەڵ مناڵەکانە باسی پەروەردەیان بۆ بکەن یا باسی نهێنی بەختەوەری ئەو کەسانی پێش خۆیانی بۆ بکەن مناڵ کاتێک گوێ لە باوکێ بێ بەردەوام کە لەبەر تەلەڤیزۆنا دانیشتووە یا سۆشیال میدیا هەر شتێکە بەسیط ئەبینێ ناڕەزایی دەرەبڕێ گلەییەکە مەسەلەن جاری وایە دوو لە ڕێوە جنێویش هەیە
مناڵیش لەوێ سەرەتایەتی ئەم شتانە نازانێ لە باوکی ئەم شتانە وەرەگرێ بۆیە بەڕێی مناڵم باوک دەورێکی زۆر کاریگەری هەیە نابێت دەوری خۆی فەرامۆشکە بە فەرامۆشکردنی دەوری خۆی بەڕاستی نە لە کێشەی دنیا نەجاتیە بێ لە ناڕەحەتیەکانی مناڵی نە لە قیامەتیشە لە بەرپرسیارەتی ئەتوانێت خۆی دەرباسکە لە بەرامبەر پەروەردگارە چونکە ئەم خواجانم هەدیە یاوەتێ نەرم و شل چۆن ئاژەڵێکی درەنگدا کاکە مارێک شێرێک کەمتیارێک بەو بچکۆلیە ئەم حیوانە درەندە بێمێشکە پەروەردە ئەگرێت و جوانیش لەگەڵ مناڵەکانی خۆتا دایانەنێ عەزیەتیان نایە ئەی تۆ چۆن مناڵێ بۆ چا ناکرێ بۆنە بەجددی بایەخ لەگەڵ ڕێزمە بە پشیلێک ئەدرێ بە دوولەرەوە سەجێک ئەدرێ بۆنە بایەخ بە مناڵ ناتەنا تێریەکەیت و پۆشتەیەکەیت و شتە خەیتە بەردەمی لە کاتێکە بە قەرنیوەی ئەوانە تۆ پەروەردەیەکی ئیمانی و پەروەردەیەکی ڕاست و دروستی وڵی سەرەگرێت چکە من کام قسەکەم باوەڕم پێێتی خۆم بە عملیەمەم تاقی کردوێتەوە لەم شانەیە لە ماڵێک بووین هەر دانیشتین پێشەوەی نان بخورێ یەکسەر بابەتی ئەوە ئەکرێتەوە لە ماڵان گلەیکردن لەم بارودۆخە لە کاتێکە خۆزگە ئێمە خۆمان بەراورد بکەین هەر بە وڵاتەکانی دراوسێمان وەکو ئێران و سووریا و تورکیا و هەندێک لە وڵاتە عەرەبیەکان بەڕاستی لە بواری ئابووریەوە زۆر لە خوار ئێمەن لە بواری ئەمنیەوە زۆر لە خوار ئێمەن لە بواری فیکری و زانستی و خەدەمیشۆ لە خوار ئێمەن ئەی بۆ ئێمە هەموو شتانەمان لەوان باشترە هەر فێری ناڕەزایی بوون هەر فێری گلەی و گازنم کاکە مناڵ کە ئەمانەی لە باوکی بیست ئەوی شەر دوو لە ڕێوە جنێوەیە هەر گلەییەکە ئیترە چاوەڕێکە خزمەت بکرێ لە کاتێکە خۆی تاکێکا بێ خزمەت کاکەچی چاوەڕێکە خزمەت بکرێ قۆناغی مناڵی قۆناغی کارایی و جۆش و خرۆشی هەستەکانە مناڵان وەکو گەورەکان نین گەورە ساڵان دەتوانن هەستەکانیان پەردەپۆش بکەن و تەنانەت پێچەوانەکەشی دەرببڕن بەڵام مناڵان وانین بەردەوام لەگەڵ هەستەکانیان دەژین ئەو هەستانەی لە مناڵیە دەچێژرێن و ئەزمون دەکرێن بۆ هەتایە لەگەڵمانە دەمێننەوە ئەو کەسەی مناڵیەکی ئەرێنی تێپەڕاندووە لە گەورەیە هەستەکانی ئەرێنیە بن ئەوانش کە ئەزموونی نەرێنیان هەیە لە ڕابردووە هەستە نەرێنیەکان بەرەوکیان بەرنادەن بەشێکی زۆر لەو ڕووگرژی و بێتاقەتی و خەمناکەی کە بەڕوخساری گەورەکانەوە دەبینرێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو هەستە نەرێنیانەی کە لە مناڵیە ئەزموونیان کردووە هەندێک لە دایک و باوکان بەڕاستی نابەرپرسیارن بەڕاستی مۆبایلەکەی بەدەستوێ لە ماڵەوەی تر وا ئەزانێ مادەم خۆی مۆبایلیشی بێ و مناڵەکەشی سێری مۆبایلەکە ئاڵێ قەیچێکە خۆ مناڵەکە سێری فلان کارتۆنەکە یا سێری فلان شتەکە بەڵام ئەو نازانێت لەو فلان کارتۆن و فلان شتە چەند لە قەتاتی نامەحرەمانی تایە چەند لە قەتاتی تایە کە یانەوێت کۆمەڵێک دابوونەریتی سەقەت لە مێشکیا دروستکەن دابوونەریتە جوانە کوردەوارێت دیندارە ئیسلامیەکە لە مێشکا لابرن یعنی ئێستا بڕۆ زۆربەی و فلام کارتۆنانی کە مناڵان سێریەکەن یا ئەوانەی کە ئێستا پێوتە ڤلۆگانی کە مناڵ سێریەکە ئەگەر ئاگاو لێنێ بێ کۆمەڵێک نیشانەی هاوڕەگەزخوازی تایە هەر بە عەلەنی تایەتی تێگەی ئەچێتە مێشکی مناڵەکەەوە یعنی دوایی ئەو نیشانەی وای لێ دێ بە شتێکی تەبیعی سێریەکە بەدەر لەوەی ئەمە نەخۆشی یان نەخۆشی من باسی بابەتە کۆمەڵایەتێکەکەین کەواتە دایک و باوک بەرپرسایەتێکیان ئەکرێتە سەرنجشان کە وێ بزانن چۆن مناڵەکەیان پەروەردەکەن ئەمە خاڵی یەکەم و بخوێنەوە بەڕاستی جاران ئەوی کاکە خۆی دایکمان نەیخوێنەوەتوانێ و باوکمان نەیخوێنێتەوە ئێمەش ساغ دەرچوین جاران وتمان مجتەمەعێکە بوو هەموو یەکترێ پاراست بەڵام ئێستا ئەوە نەماوە بەڕاستی بەو شێوازە نەماوەوەرە تۆ بە خوێندنەوەش فرێ ناکەی جاری وایە پێویستت بە پسپۆڕێکی پەروەردەیی هەیە پێویستت بە مامۆستایەکی باشێ ئێمە جاران لە مزگەوت دەرسمانە خوێن یعنی نەمانێرا لە کۆڵانە گەر یاریشمان کردان نەمانێرا قسەی حەلەق و بەڵەخێنەوە مامۆستای گوێی لێمانە کە بەڕاستی ئەمە ئەدەبی فێرەکردی بەڵام ئێستا خۆ کوک لە مزگەوت تا دەرس خوێندن زۆر کەم بێتەوە وەکو وتم ئێستا دایک و باوکی جاران بناڵەکەی بر بۆ مەکتەب مامۆستای و دیسقانەکەی بۆ ئێمە و گۆشتەکەی بۆ تۆ ئێستا مامۆستای فەقیر ناوێت بە مناڵەکە لە دانیشە دایک و باوکی یەکسەر لەسەر سەرین لەوانێ کەواتە دایک و باوک وەبسایەتێکی ئەوەڵیان نەکەوێتە سەر بەڕاستی کە ئاگیان لە خۆیان بێ بخوێنەوە زانەوە مناڵە چۆن پەروەردەکەن ئەمەش پێویستی بۆیە کات لەگەڵ مناڵەکانەوە سەر بەرن یعنی ئەڵێ من هیچی کەم نییە ئێمە زۆر کەیزێ بۆ لامان کاک شێخ هەرزەکارێکە طبعا هەر هەرزەکارە سەقەتێتی زۆری تیا دەرچوو بەشێکی سەرەکی خەتای دایک و باوکێتی مەجالی تیان نییە
ئیتر هەر هۆکارێک بێ ئەڵێ دکتۆرجان لە هیچی کەم نییە قوربان ئەو خۆر پارەی ناوێ هەر سارەی ناوێ هەر جلی جوانی ناوێ ئەو حەنانیەوێ دانیشتنی وێ گوێگرتنیەوێ معاناتی هەیە باڵغە بێ نازانێت چی بکە ئەی نابێت تۆ تێگەێنی ئەمە باڵغ بوونە کاکە تەبیعیە کاکە گوناحبار نیت کاکە خوا لێ خۆشە بێ بەس بزانە چۆن مامەڵ لەگەڵاکی یعنی مەسەلەن جاری وایە کچێکی بینیەوە یەک جار بینیوەتی ئینسانە چۆتە دڵیەوە ئێ باشە تۆ ئەکسە بەر لەوەی دابنیشین ئەکسەر لۆمەیکین با تێیگەێنین با بگیان ئەمە شەرعیەن ئینسانە توانێ ژن بێنێ شوو بکە بەڵام ئەمە کاتەکەی ئەو کاتێ ئێستا کاتی ئەوە نیە ئەمە وایە ئەمە یعنی بەس تێی بگێنە لەوانەیە لەگەڵ تابێ بەس مشکلەکەوەی ئەمە دوورا و دوورین کەواتە کاتی کەم سەرفکردن لەگەڵ مناڵەکانە ئەمە گرفتە بەرپرسیارەتی کانەکەتە سەر ئیعلام ئیعلامی جوانە وەکو ئێوەمانان ئیشی باش بڵاوکردن بەڵام بەڕاستی چەندین ئیعلامی هێشتی خراپ زۆر بڵاوکات یعنی قەزی وا بڵاوکات و هیچ مهم نیە بیزانین فلان کەس لەگە فلان کەسە عاجز بوو فلان کەس قسەی بە فلان کەس وێت ئەمە یعنی فلان وای کرد ئەمانە بەڕاستی هیچ گرنگ نیە گەنجی ئەمە بیزانێ ئیعلامی هادف گرنگە بەرپرسیارەتی کشانەکەتە سەر حکومە دەگەر هەبێ ئەویش ئەوەیە بزانێت چۆن لە پەروەردەوە مناڵانە لە ڕەوزەوە لە حەزانەوە ئەم پەروەردەیان بۆ دروستکە ئێمە کۆمەڵێک پەروەردەمان زەڕورە دروست بێ یەکەم پەروەردەی ئاینیمان بۆ دروست بێ ئەم مناڵە ئاینی خۆش بێ یعنی کورد ئاینی لێ جیاکەی توانێت هیچی نامێنێتەوە بەڕاستی دوو پەروەردەی خۆشویستنی منەتەوەکەی یعنی مناڵەکە فەخرەکە ئاڵە وەڵا بە ئینگلیزی قساکە ئێ با بەبێ کوردی بزانێ یەکەم جا اینجا دوای بە ئینگلیزی بزانێ عەرەبی بزانێ کەواتە پەروەردەی نەتەوەیەکە لە زمانەوە دەست پێەکە لەوەی کە ڕەمزەکانی خۆی خۆش بوێ و احترام لە ڕەمزەکانی خۆی بگرێنەوە گەورە بوو جا بڵێ ئەمانە چیان بۆ من کردووە کەواتە ئەمەش بەرپرسایەتێکی ترە بەرپرسایەتێکی ترشی بەعامەکەیتە سەر هەموو کۆمەڵگا بەڕاستی ئێمە هەمومان ئاگامان لە ئەو خراپیانە بێ کە ڕووەکاتە مناڵان دیارە من زیاتر تەرکردن گرتە سەر سۆشیال میدیا لەبەرەوەی زۆربەی خەڵک زۆر بەکارێنێەوە لە هەموو ماڵێکا هەیە و گرنگە دایک و باوکدار بن پێویست ناکە سۆشیال میدیا بۆ مناڵەکانیان بکەنەوە ینی فەیسبووکی بۆ بکەیت و ئینستاگرام بۆ بکەیت هیچ نەبێ با سەر و 16 ساڵ بێ بە تایبەتی تیکتۆک و ئەمانە پێویست ناکات لە تۆ لە خوار 16 ساڵە مناڵەکەم وڵات دکتۆرجانیان ساڵە سێ تیکتۆکە زۆر خۆشە داینژە پێگەنێەوە بە فەخرەشەوە باشێکە نازانێ هەمووی وەرەگرێ نازانێت شتە سەقەتەکانی وەرەگرێ بەڵام باشەکانی لەوانەیە وەرنەگرێت بەداخەوەندی هۆکاری تر زیادی کردووە کە ویش پەیوەندی هەیە بە چاولێکەری و بە پەیوەندی لەگەڵ خێزانەکانی تر و ئەبینی پەیوەندی کۆمەڵاتەکان کاڵبوونەتەوە لە جیاتیەوە پەیوەندەکانی ترمان تۆخ کردوتەوەوانە پەیوەندی تەلەڤیزۆن دایک و باوک لەگەڵ مناڵە پەیوەندیان نەماوە کەمترین قسە و گفتوگۆ لەنێوان پەیوەندی مناڵانە هەیە ئەگە پێم بڵێ چارەسەری هەموم کێشانەوە چیەکرێت دکتۆر جعفەر یەک تابێک خاڵم پێ بڵێ چارەسەریم کێشانەکەڵم پەیوەندی نێوان منداڵ و دایبا پەیوەندیشی بەهێز و دروست بێ هیچ چارەسەرێکی تر جگە لەمە ناوێتە چارەسەر بۆی مناڵ نەکەوێتە خاڵەوە چارەسەر بۆی مناڵ واز لە تەلەڤیزۆن بێت چارەسەر بۆی مناڵ بخوێنە چارەسەر بۆی مناڵ چاولێکەرێکی باش بێ ئێمە خۆمە خەریکی مۆبایلین و خەریکی ئینتەرنێت و تەموینین مناڵی چی ئەکە یعنی بەتەمەین مناڵەکەمان بچە خەریکی خوێندنەوە بێ نەخێر ڕاستە ئێمە خوێندنمان تاوا کردو بەس ئەو خوێندکارە ئەوش پێویستی بۆ بزانە دایک بۆ خەریکی خوێندنەوەن خەریکی شتێکی تری سوود بەخشن لەبەرەوە بەڵێ ئێمە چارەسەری هەموو ئەم گرفتانە هەر چیەکمان هەیە لە ژیانی خێزانێ لە مناڵانە بۆ دروستی مناڵ یەکەم ڕێگە ئێمە کات بدەین بە مناڵ گوێی لێ بگرین قسەی لەگەڵا بکەین لەگەڵ بچینە دەرەوە بیبین بۆ شوێنی یاریکردن پەیوەندی کۆمەڵاتەکانی بۆ بەهێزکەین چوارچێوەکەی فراوانترکەین مناڵ بخینە دەرەوەی خێزان خۆشویستی بێنێ بەبێ مەرج یعنی خۆشویستیکەشمان مەرجدارە ئەڵێ لەبەرەوەی وڵا خۆشمێ لەبەر ئەگەر عەقڵبی خۆش بێ وانە چۆن بێ عەقڵبی خۆش بێ ئەو مناڵونەوەی توێ بێ هەموو کاتێک خۆش بێ ئەمێ هەموو کاتێک گرنگی پێ بێ و کاتی پێ بێ دوورکەوێنە لەو ڕێگە هەڵانێکی ئێستا بوون بە بەرنامە بەڕاستی بۆ نمونە هەندێک فکری هەڵەمان هەیە لە کۆمەڵگەیە مەسەڵەن مناڵ مەخەرە ناو کۆڵانەوە خراپە بێ وانە بەعکسەوانەیە هەموو بیردۆزەکانی دەروناسی کۆمەڵناسی لە مناڵە بێتە ناو خێز ناو کۆمەڵگە بێتە ناو کۆڵانەوە بچێتە ناو گەڕەکەەوە بەڵام ئەمە ماناوێنە بەڕەڵایەکی مانای چاودێریکە لەژە چاودێری دایک و باوکی خۆیان بێ بەڵام با بچێتە دەرەوە بە پێی تەمەنەکەی خۆی چاودێری بکرێ هەموو شکل و فکرە هەڵانی کە بڵاو بۆتەوە بەڕاستی یان زۆر جار مەسەلەی بابەتی تونند و تیژیمانە مەلا بردو بەعکسەوە ئێستا نازێکی زۆر مەخسەتە جێگەی هەردووشی هەڵێ هەم توودیژەکە هەڵێ هەم نازە زۆرەکەش هەڵەیە ڕۆژانە مناڵ دایک و باوک سەردانمانەکە کە مناڵەکانە تووشی گرفتی دەرونی بووە بۆ ئەوە کە نازێکی زۆری پێدەن و هیچ بەرپرسیارەتێک لەسەر مناڵەکانە بەس تەنها نازێکە کە مناڵەکە هەرچی ویست بۆی دابین بکرێت ئەمە چەندێک بڵێن تونند و تیژی لێدان زۆر غەڵەتە ئەمیش بە هەمان شۆ هیچ جیاوازییان نەبگرێت وەکو یەک هاو ئاستن تونند و تیژی مناڵ بەرەو هەندێک گرفتی دەرونیە بە نازی زۆرش مناڵ بەرەو هەندێک گرفتی دەرونیە بە کە ئێستا ئەو گرفت دەرونیانە زۆرترن بەڕاستی وەکو وەڕەگرتنی مناڵ و دروستبوونی مناڵی بیژوێ و
مناڵی لاسار و مناڵی تونند و تیژ و ئەم ڕۆژانەمان نابینیت کاڵین مناڵێت لە مناڵ لە دوای تەمەنی 3 ساڵتاوە کۆگاتە تەمەنی 15 بۆ 18 ساڵی ئەمە دێتە لەمان لەم جۆرە گرفتانەمان زۆرە کە ئەش پرسی هۆکارەکە گرێتەوە بۆ کە دایک و باوکەکە نازێکی زۆری پێدەن. خی گەورە وەصفی عیباد الرحمانەکە لە قورئانە بەندەکانی خی گەورە کێن یەکێک لەو کۆمەڵی کە شمولی ئەم وەصفە جواناکە عیباد الرحمان ئەو ئاەتێکە فەرمێت صفاتەکانیان چی ئەمانەی کە بەم جۆرن یەکێکیان والذین یقولون ربنا هب لنا دعاکەن خوایە هەب لەنا پێمان ببەخشە لە چی من ئەزواجینە خوایە مناڵمان پێ ببەخشە لە خێزانەکانمان لە مناڵەکانمان پێمان بەخشە چیمان پێبەخشە من ئەزواجینە وذریاتینە قڕەتە ئاعیون باشترین خۆشەویستترینی شتی ئەم دنیای ڕەبی بێتە مناڵەکانمان و خێزانەکەمان و ئەو خێزانی کە دروستیەکەی یعنی ببێتە ئەو ئیحتیمامی کە هەمانە بۆ ماڵ و مناڵەکەمان یعنی باشترین بیرکردنەوەمان ئەوە بێت چۆن پارێزگاری لە ئیمان و ئەخلاق و هەڵس و کەوتی ئەم خێزانەمان بکەین ئەمە دوعای قورئانە ئازانم ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما خۆکە ئەمەت کرد هەر خێزانێ بە تۆکمەی مایەوە هەر خێزانێ ئەم دوعا معنەویی کرد یعنیەوە دوعایە کە تۆ هەوڵی خێزانەکەت بە تۆکمەیەوە باشی بمێنێتەوە مناڵەکانت تێک نەچن هەوڵی پەروەردیانەکەی نوێژ بکەن عیبادەتی خی گەورە بکەن ڕەوشتان پارێزن وجعلنا للمتقين إماما وەختی ئەمەت کرد خوایە بیشمان کە بە پێشەوا و خوایە بیشمان کە بە پێشەوا و پێشەنگ بۆ ئیمانداران بۆ متقین بۆ زمرەیەکی ئاساییە بمان کە بە پێشەوا و پێشەنگی هەموو تەقواداران یعنی ببینە نمونەیەکی جوان یا ڕەبی نەبینە نمونەیەکی ناشرین قورئان چەند گرنگی بە خێزانەیەت بە تۆکمەی و بە باشی و مانەوەی خێزان وجعلنا للمتقين إماما بمان کە بە پێشەنگ بۆ ئەو ئیماندارە چاک و چاکە خوازانەی کە چاکە خوازیانەوێت کە باشیانەوێت ئەم دوعایە ئازانم با زۆر بیکەین زۆر بیکەین خوایە بمان کە بە پێشەنگ یا رب العالمین خوایە خێزانەکانمان بە تۆکمەیی بهێڵەرەوە خوای گیان هەرگیز نەبینین مناڵەکانمان تووشی الحاد و لادان و انحرافات بن یا ربی ئەمە بکەنە دوعای ڕۆژانەتان ئەمە هەر دوعا بۆ ڕزق نەکەین خوایە پاری وان بیتی و سیاری وان بیتەوە ئەزانم دوعا ئەبێ لە ئاستی ئەوەیە بێت کە تۆ بەرامبەر خوایە خالقێکی گەورە ڕاوەستاوی تۆ پاڕیتەوە باشتی بچووک داوا نەکەین بەخوا بەس سڵاوات بە هەموو دوعاکانە قبوڵە بێت بەس سڵاوات بە ئەو دوعانەش کە نازانی بیان کەی خوای گەورە ئەو خێرت ئەهێنێتە بەردەم کە تۆ پێویستە بەس زیکری خوا بکە و بەس لە ناو خێزانەکە تا تۆکمەیی زیکر و عیبادەت بهێڵنەوە با ئیستیقرار و خۆشگوزەرانی خێزانەکانمان ئەوە بێت کە ئیماندارێکی باش بن هەر بە دوای پارە و سەرەت و سامانیانەوە نەبی بە دوای عەرزیان بۆ بکڕین و سیاریان بۆ ئەمە شتێکی دنیایی ئازانم ئەمڕۆ مهمترین شتمانەوەی ئەخلاق و ئیمانە لە ناو خێزانەکانە گرنگترین داهات ئەم داهاتەیە بیپارێزن با بیپارێزین چکە ئەوانەی خوا پەنامان بە دەستیان چووە بە تێکچوونی خێزانەکەیانە یعنی ئازاری ئەمەیان بینی و ئەزانن چەند قورسە مناڵێکیان لەدەست بن چەند قورسە مناڵێکیان ملحید بێ بێدین بێت خوا پەنابان لادەر بێت تێک دەربێت چەند قورسە ئەو خێزانە خاتە مەترسی وەڵای منەڵێم بە پێی ئەو گۆڕانکاری کە ڕوویاوە لە مجتەمەعە هەتا لە کوردستان و لە عێراق و لە سەرانسەری دنیاشا گۆڕانکاری ڕوویاوە چ لە ڕووی اجتماعیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەنجا بە هۆی ئەمانەشەوە ئەم ئایپات و مۆبایل و ئەمانە کە ئەنواع و ئەشکال شتی نابەجێت هەیە هاتوۆتە پێشەوە جا ئەو بۆ ئەوەی ئێمە مناڵ لەوە دوور بخینەوە کاتێکی ئەوێ و ماوەشی ئەوێ ئەبێ کاتی بۆ بڕەخسێنی خۆتی وە ئامادە بکەی دایک و باوک ئەس ناکەی یعنی ئێستا دایک و باوک کەمتر گرنگی بە مناڵەکانیانێن لە ڕووی خۆشەویستی لە ڕووی نازەڵگرتن لە ڕووی بەیەکەوە بوون و چیرۆک و کاتی خۆی سێمە بە چیرۆکی دایک و باوک پەروەردابووین ئێستا نەماوە ئەمە ئێستا ئەوە نەماوە ئێستا مناڵم زیاتر ئیهتیمامی پیا دایک و باوک زیاتر ئیهتیمامی پیا ئەوەش بۆ بەڕقێ لە دڵی مناڵە هەمووی داوایەکە وەنیە ئەنجا بەچی ئەوە لێی دوورەخەیتەوە
لە ئەتوانم بڵێم بە پەروەردەکردنێکی ڕاست و ڕەوان قسەی لەگەڵ بکەیت تێ بگەێنی کە ئەمە زەرەری هەیە وایە ئەوەیە و قازانجەکەی ئەوەیە و زەرەرەکەی ئەوەیە. هەتا ئێستا ئەو گرفتەوە گەورە بووە کە کوڕێکە کچێکە کە ژنیانەیە شووەکە لەگەڵای گەورە بێ ناتوانێت خێزان دروستکە ناتوانێت بەیەک و هەڵبکە لەگەڵ خێزانەکە بۆی ئەو پەروەردە سەقەتەی کە تێخەتەوە بزەبت وایە منش لەگەڵ ئەوە بەڵام ئایا ئەوە بەچی چارەسەرەکرێ بەوە چارەسەرکرێ بڵێ لێی دوورکەوێتە وەڵی بە ئاسایی ناتوانین دوورکەوێتەوە لەو وەسائیلانە چۆن تەوجیه بکریانی بۆ باشە تەوجیه بکرێ بە شتی چاکە بە شتی باش بە مەشغوڵکردن بە خوێندنەوەی کتێبەوە بەو یاریانەی کە وەختی خۆی ئێمە مناڵبووین ئەمانکە احتیمالە لەوە دوور بکەوێتەوە بەڵام ئایا ئەو یاریانی ئێستا ماوە بڕوا ناکەم مابێ هەمووی ئێستا هەموو بیر و باوەڕی مناڵ و هەمووی چۆتە سەر ئەم ئایپات و ئەم شتە تازانە کە پیا بوو. مناڵ بە ئەندازەی وابەستەبوونی بەدایشیەوە هێزی ئەوە بەدەست دەهێنێت لێی جیا ببێتەوە چونکە بۆ ئەوەی مناڵێک لە دایکی جیا ببێتەوە سەرەتا پێویستی بەوەیە لە ڕووی سۆزداریەوە بەهێز بێت خۆ ئەگەر نەگەیشت بێت بەو هێزە ئەوە بەردەوام لە هەوڵی ئەوەدا دەبێت بگات بەدایکی و وابەستەی ببێت لە نێوان 24 بۆ 30 مانگیە مناڵ توانای ئەوەی بۆ دروسە بێ لە دایکی جیا ببێتەوە لەو ڕووەوە دەتوانین بڵین کە تەنیا ئەو مناڵانە دەتوانن جیا ببنەوە کە وابەستەیەکی تەندروستیان هەبووە لەگەڵ دایکیاندا و هێزی ئەوەیان بەدەستهێناوە بەبێ ترس هەنگاوی جیابوونەوە بنێن بە پێچەوانەوە جیابوونەوەی ئەو مناڵانەی وابەستەی دایکیان نەبوون زەحمەتە وابەستەبوونی مناڵ بە دایشیەوە وەک نمونەی ئەو فڕۆکەیە وایە کە پێویستە پێش فڕین لەسەر ڕێڕەوەکەی خێرایی بەدەستهێنا بێت ئەو مناڵی دڵنیایە لە وابەستەیی نێوان خۆی و دایکی هێزی هەستان و هەڵفڕینی هەیە لە بەرامبەرە ئەو مناڵی دڵنیانیە لە پەیوەندی نێوان خۆی و دایکی بە زەحمەت باڵ دەگرێت چونکە هێشتا نەگەیشتووە بە خێرایی پێویست. طبعا وێنە هەمومانەزانێ زووتر خەزنە بێ لە قسە وەلە نووسینیش لەبەرەوەی ڕست ڕەنگی تایەوە هەست و سۆزی تیا بە تایبەتی وێنەی جوڵاو سەوتی تایە هەست و سۆز و عاتفا جوڵێنێ هی و مناڵەژە جوڵێنێ بۆیە زیاتر ئەمێنێتەوە لە مێشکی هەموو کەسێکات چ جاوەی مناڵ بێ دوو مناڵ بەپێی تەمەنەکان بۆ منە مناڵێکی خوار 6 ساڵ خۆی لەگەڵ هینەکە خاتە ناو سیناریۆکۆ یعنی تۆ چیرۆکی بۆ مناڵێکی 5 ساڵ بجێڕۆ یا 4 ساڵ یا 6 ساڵ خۆی لە ناو سیناریۆکە بینێ ئەڵێ نا من وام کرد ئەوی ژوای کرد کە سەری فلام کارتۆنەیەکە خۆی لە ناو سیناریۆکە بینێ بۆی ببزانی چ سەرێکی فلام کارتۆنی چ جۆرێکە بینێ وە سەری چیەکە لە دوای حەوت بە دواوە ئیتر وعی زیاتر بۆ دروسە بێ خۆی ناخاتە هەر یاری ئەو ئێمێنێ بە زوەکو پێش 6 ساڵی خۆی بخاتە ناو سیناریۆکۆ تێئگا و ڕخنەی هەیە و تێبینی هەیە لەسەری بۆیە ئەمە بەعام کاریگەری هەیە بەڵێ کاریگەری هەیە و زیاتر ئەمێنێتەوە بەڵە زیاتر ئەمێنێتەوانێ و بەشێک لە کەسێتیشی دروستەکە ببێ و ئێمە ئاگامە لێوێ بۆیە گرنگە بزانین چۆن زۆر گرنگە بەلامانەوە چ خواردنێکی پاک ئەدەین بە مناڵ بڵین چه ڤیدیۆیەک سێرەکە چه چیرۆکێکە خوێنێتەوە یۆلەکێ ئەگرێ ئەمانە هەمووی گرنگن هەم بۆ مناڵەکەمان هەمیش بۆ خۆمان لە دەسەڵاتی دایک و باوکەمەوە ماوەسا دکتۆر یان زیاتر ئەم بەرپرسیارەتەکەوێتە سەر مامۆسای قوتابخانەکان تەنانەت وتاربێژەکانی مزگەوت کە دایک و باوکان زۆر گوێگرن بۆ وتاری مامۆسایان کە ئەو جەدەلی لە وتارە هەیە ئێستا بۆ تەوجیه نەکرێ بۆ پەروەردە بۆ لایەنی پەروەردەی گەنج مناڵ یعنی کەمڕاستی زۆر زەرورە ئێستا حاجی ئێستەیە یا کەوێتە سەر دام و دەستگا حکومیەکان کەمڕاستی گرنگی بەوە بنکە و ماڵپەڕانەی کە خراپن سێکسین یا هەر شتێک لەو بابەتانن یعنی قەدەغە بکرێت کە دایک و باوک ڕەنگە سەیتەری تەواوی نەبێت تۆ گەر ئینتەرنێتەکە کە تۆر لە ماڵەکە ببڕێت هەر پێویستی پێێتی ئەگەر نای بڕێت ینی کێشەیەکی گەورەیە ناتوانێت ئەم دایک و باوکە زاڵ بێ بەسەرمەوە بەدڵنیان ناتوانێت زوڵم لە دایک و باوکێن بڵێن هەمی تۆیت نەخێر بەشێکی علاقی بە حکومەتەوە هەیە بەدڵنیاییەوە ئەبێ وەزارەتی گەیاندن ئاگای لەوە بێ ئەو سایتانە هەرچەنە بڕێرێک دەرچوو بەشێکم جێبەجێ بێ عێراقش دەری کردووە کە ئەو سایتانە دابخرێن ئەو بۆ خۆی زۆرێک لە کێشەکانمان نەجاتمانە بێ نەیکاتەوانێ و شتانە بە VPNیش نەیهێنێەوە زۆر میهمە قەتا بکرێت بەدڵنیاییەوە سانسۆر لەلایەن حکومەتەوە گرنگە وەکوتم نظامی پەروەردە بێ حکومەت مشوری لێ بخوا بەڵام کە ئەمانە نابینیت یان نییە مەجبورین ئێمە دایک و باوک زیاتر ئەو هەوڵەش بدا ئەمە خاڵیەکەم خاڵ ئەو دەستگا پەروەردەی باشانەی کە هەیە
ئەمانش بەڕاستی بە پرسیارەکان زیابێ ئەبێ هەوڵی زیاتر بن و پەروەردە لای مناڵ خۆشکن پەروەردە بە شێوازی چیرۆک ئامێز و گاڵتە ئامێزانە فێریکەن ینی خۆش بێ لە لای تاوەکو گوێ بگرێت هەتا پەروەردەی ئاینیش بۆی خۆشەویست بێ لە لای ئەمانە هەمیان زۆر گرنگن بە دەرلەوە طبعا مامۆسانی و تربێش قەدریان الحەمدلله تا ئێستا هەر ماوە هەر ئەشمێنەیە ئەبێ ئەو بەرپرسیارەتە زیاتر قۆزنەوانێ بۆ ئەوەی ئاراستەی بکەن مامۆستا ناتوانێت مامۆسایەکی یانێ بێتە کەسێکی پەروەردە خواست چکە ئیشەکەی ئەوە نییە بەڵام بتوانێت دایکوان و باوکان لە هەندێک لە وتارەکانی و لە موعزەکانی ئاراستە بکە کورتەی قسان ئەوەی کە گرنگە خەڵک بزانێ پەروەردە ئیش یەک ڕۆژ نییە وەڵام من کتێبێکم خوێنەوە تەواو دوو تۆژیان و ئیتر بەسن نا پەروەردە هەموو ڕۆژێکە ینی ڕۆتینێکی ڕۆژانەیە وەکو ناخواردن وایە ینی چۆن ئێمە هەموو ڕۆژێ بە نوێشکەین هەم ڕۆژێکش پەروەردەمان لەسەر بۆ خۆمان بۆ مناڵەکانیشمان لەبەرەوە ئەبێ خەڵک ئەوە زۆر بزانێ ڕۆتینێکی ڕۆژانەیە وابێ بزانی چۆن مامەڵی لەگەڵاکەی وابێ خەمیشی لێ ئەو گرفتانە کە لە مناڵە دروستە بێت ینی گەورە بێ لەگەڵیانە کە گەورە بێت ئەبێتە چی ینی گرفتەکە گەورەترە و نەخۆشیە بێتە نەخۆشیێکی ترسناکە بەشێک لەو گرفتانە گەورە ئەبن لەگەڵیانە بەشێک لە گرفتەکان لەگەڵا گەورە ئەبێ وەکو قەلەقی وەکو فۆبیا وەکو ترس ئەمانە لەگەڵ مناڵە گەورە ئەبن وەکو شڵەژانە کەسیەکان ئێمە بۆ هەندە گرفتوانەگە مناڵێک بێژوێ بێ دوای بێ مناڵێکی لاسار و لادەر ئەمە جۆرانە زۆرینەیان ئەگەر چارەسەر وەرنەگرن ئەپن بە مرۆڤێک کە پێڵن مرۆڤی دژە کۆمەڵ ینی کەسێکی تون دیژ و زیانی بۆ کۆمەلگای ئەمە بەشیشانە وەکو سیلسیلەیەک بۆ کوتم فۆبیا و قەلەقی ئەوانە بەڵێ لەگەڵیان گەورە ئەبێت لە ڕاوکێ ترس واسواسی لاوان لەگەڵا گەورە بێ بۆ گەورەی بڕوە بەڵام زۆرینیان چارەسەریان ئاسانە زۆرینی زۆریان نتوانرێت لە تەمەنی مناڵی بنەبڕ بکرێ هەندێکی لەوانەیە لە خێزان و بە گۆڕانی شێوازی پەروەردەی و مامەڵە هەڵسکۆ لەگەڵ مناڵە بەشێکیشی پەیوەندی هەیە بۆ هەیە کە لەوانەیە کەسانە بسییان بە چارەسەر هەبێ بۆ نمونە مەسە گرفتێکی بەربڵاومان هەیە لەناو مناڵی جوڵە زۆرمان زۆرە حاڵەتێکی دەرونیمان هەیە ئەگەر بەم نەخۆشی ئەمە دەستنیشانێکی پێڵێن ADHD یعنی مناڵەکە جوڵەی زۆر لەگەڵ تەرکیزی کەمە بەڵام شەڕەنگی هێز نین ئەمانە ئەگەر مناڵانە زووی چارەسەر وەربگرن بە خێرای چارەسەر بکرێن و بە دەمۆچوونیان هەبێ بۆ چارەسەری ئەمانە دایک و باوکە خێزانەکە لەوانە چارەسەرەکە تەنها گفتوگویەک بێ لەوانە ڕاهێنانێک بێ لەوانە جەلساتی دەنو بێ لەوانە دەرمان بێ ئەم مناڵە کەمتر تووشی لادان و گرفتە بێ و بە زووتر لە تەمەنەکەی لە کەسانی ترتی ئەپەڕێنێ مناڵی دواکەوتنی ژیریمان زۆرە مناڵ کە کەسێک عەقڵی لە دواوە لەخوات تەمەنی خۆیەوە بێ مناڵکە گەیشتۆتە 8 ساڵان بەڵام عەقڵی تەمەنی بچووکە ئەم مناڵانە ئەگەر زوو دایک و باوک پێش تەمەنی 3-4 ساڵ هەست بکە مناڵەکەی قسە دواکەوتووە ڕەفتاری هەڵە و نائاسایی هێتون و تیژەت و ڕێبوشەوە زوو فریایی بکەوێ بە هەندێک ڤیتامینات و دەرمان باشە بەتەنانەت جاری وایە بۆ نمونە ئێمە غودە ئەم هۆرمۆنی پەریزادی مرۆڤەکە کەم دەربدرێ پێڵێن غودەی تەمەڵی هەبێ ینی ئەوە زۆر جار مناڵ بۆی ئەوە مێشکی تەمەڵە بێ هەر خۆی تەوشی تەمەڵیەکە مێشکی ئەگە زوو فریایی بکەوێت چەند مناڵ هەیە من دێ بۆ لامە بەڕاستی بەداخەوە گەیشتەوە تەمەنی 6 ساڵ 7 ساڵ 8 ساڵ اینجا تەشخیصەکرێ مناڵە وڵا غودەی خۆمە خودی پەریزادی کەم دەرەدا ئەمە تەمەڵی ئەکا جارە گۆشێکی جەستەیە بۆ نمونە کەمی ئاسن یەکێکە لە گرفتەکانی کە زۆر کاریگەری لەسەر دەرونی مناڵ هەیە بەڵێ ئەمانە توانێت هەر بە زووی چارەسەریانکەین لە کۆڵیانکەینەوە هەندێک نەخۆشیش هەر خۆی سروشتی وایە بۆ نمونە مرۆڤێک دواکەوتنی ژیری هەبێ مرۆڤێک ئۆتیزمی هەبێ کەسێک ئەمانە تا گەورەی لەگەڵ کەسەکە ڕۆیانی ناتوانین چارەسەریان بکەین ناتوانین ڕزگاریانکەین یەک نمونەی تر بێنمەوە بەڕاستی ئەمە کێشەیەکی ترمان هەیە لە مناڵانە پیان دەڵێن سوعوباتی تەعەلوم ینی تەنگژەی فێربوونیان هەیە کێشەی نییە مناڵە زیرەکە لە مامەڵە لە هەڵسکۆل هەموو شتێکی پێ بڵێ ئیزانێ بەستن هەر لە مەکتەبە فێر نابێ یەکسەرێ مناڵێکی تەمەڵی تەوەزەلی هیچ نازانی ناوانیە من زۆر دەک بکڵم ئەی باشە مناڵی توێنی گوێڕایە بە قسەتەکە چێتە دەرەوە تێکەڵە بێ شت بۆ کرشت بۆ هێنێتەوانێ مامەڵێکی دروستی هاوڕێ هەیە بە ئەم کاتە لە دەرەوەی خوێندن کێشەی نییە بەس لە خوێندن کێشەی هەیە مناڵان زوو فریان بکەون سیستەمی پەروەردەی تایبەتیان بۆ دابدرێت ئێستا خۆشبەختانە کوردستانە بەردەستە ئەم مناڵە ناتوان تاوەکو نۆ بڕۆن و وازی لە خوێندن ناهێنن بەشێکی زۆر کە ڕابردوو خەڵک وازیێنە ئەم هۆکارە بەشێک لەو کارەکان ئێمەیە واز لە خوێندن ناهێنێ بەس بە یەک شت خۆم عیلاجی نادرێن من دەرمانی پێ نادەم چاشکەمەوە یخێنە پەروەردەی تایبەتە لە پەروەردەی تایبەت وردە پرسیاری تایبەتی بۆ ناندرێ مامەڵەی تایبەتی لەگەڵەکرێ و نەتیجەتش کەسەکە توانێت لە داهاتووە خوێنەواریشی هەبێت و تەنانەت پیشەشی ئەبێت لەوانە بتوانێت بچێتە پەیمانگایەکی پیشەیەوە بە شێوازێک بخوێنێت و کە پیشێکی دەست پێ جا ئایا وەرزشە کۆمپیوتەر یان پەیمانگایەکی ترە ژینگە تازەکان نەرمونیانی لە مامەڵە و متمانە بخۆبوون و بەتوانایی لە خۆدابینکردن و کارایی لە جێبەجێکردن و کارڕاپەڕاندن و وردبینی لە تێگەیشتن و دەستپێشخەری لە خێر و چاکە و کاری گەورەتر و چاکتر لەوەی لەلای نەوەی پێشتر باو بووە پێویست دەکەن و چاندنی ئەم چەمکواتانە و خستنەگەڕیشیان پێویستی بەلێهاتوویی و
سەلیقە و شارەزایی و شێوازی پەروەردەیی تازە هەیە. پەیوەندی بە سەردەمەکەوە، یعنی سەردەم گۆڕاوە، یعنی ئەوسا هەموو لەبەر تەلەڤیزیۆنێک ئەجیزەکان، بەزسا ئەجیزەکان بە مۆبایلە، کۆمپیوتەرە، ئەچیتە هەر شوێنێ ئەنتەرنێتە، یعنی زروفەکە گۆڕاوە، تەدریسیش گۆڕاوە. زۆر داوا لەینەکە کە نەڵێ ئەنتەرنێتان هەیە بۆی پەیوەندی پێوەکەن، یعنی ناتوانین ئەوانە بۆ شتی باش بەکاربێنین، ڕاگەاندن بۆ شتێکی باش بەکاربێنین. نا ڕاگەاندن خۆ دووفاخە، یعنی وەکو ئەگە خراپ بەکاریبێنی خراپ بەشکێتەوە بەسەر کۆمەڵگایە، باش بەکاریبێنی بەرەو باشی نەبێ. بەس ینی ئەوە پەیوەندی هەیە بە سیاسەتی دەوڵەتەوە، یعنی سیاسەتی پەروەردەی چۆنە ڕنگانەوەی بۆ کۆمەڵگا وایە. بۆچی مناڵی سە ناتوانێت وەکو جاران بەگوێی دایک و باوکی بکە، یان ئێتاعیان بکە، یا خۆشیان بوێت. چی بکەین بۆ ئەوەی مناڵەکان یعنی گۆڕایڵیان بۆ بگەڕێتەوە، خۆشەویستیان بۆ بگەڕێتەوە بۆ دایک و باوکی؟ وەڵی من لەگەڵ ڕای توانیم، یعنی پەیوەندی بە باوکەوەیە، بە پەیوەندی بە دایکەوەیە، بە پەیوەندیە بۆ خۆشەویستی کە تۆیی بە مناڵەکە بە ڕێژەی کەمی نەکردووە، با کەمی کردووە، بەس تۆ ئەو خێزانێ ینی تونند و تۆڵ بێ خۆشەویستیە بێت لە بینی دایک و باوکەکە، ڕنگانەوەی بێت لەسەر مناڵەکەش دایک و باوکەکەی خۆشەوە بەیەکۆ بن، وانە ینی بەیەکۆ بژین، هەڵسوکەوتیان زۆر بەیەکەوە بێ. وایە من ناڵێ ماڵم پەیوەندیە بە گۆڕانی سەردەمەکەەوە، بەس تۆ خێزان ئێستا لە ئەوروپا گەڕانەوە بەرەو خێزانە، بێنەوە ناو خێزان، بەس مجتەمەعی ئێمە هەر متعلقە بە خێزانەوە، ینی من متعلقم بە دایکمەوە، سا دایکم ماوە نییە، ینی خێزانەوە نیاڵێ خێزانی گەورە و خێزانی بچوو، هەیە خێزانی بچووکە، یعنی هەر خۆی و ژنەکەی، یعنی تهدیدی نەسلی شەکە خوێنەکان نانە. ینی جنابەت شکر دایکە ماوە ماوە خۆ، ینی ئەمڕۆ من خۆم مەسافەکەش نزیکە، یعنی هەر بە پێ توانم بڕۆم 5 دقە 10 دقەیەکە زۆر ئەم نییە ڕۆیە چون خواردن بۆ بردو و هینم بدووە، ئەگەر لەبەر چاوی مناڵەکە تا دەستی دایکە ماسکەیت و باوەشی پیا بکەیتوە، ئەویش بۆ تۆ واکە. تۆ ئەمە ڕۆژی توانی سەردانی دایک بکەیت، زۆربەی کار یا لای منە یا لای خوشکەکەمە، ئەگەر ڕۆژێ بچێتەوە نییە پێی لێ نابڕم. ئەمڕۆ چیمانە بوو بڵێ خواردنێکی خۆشمان بێکسە بۆم بردووە، ئەویش ینی کە هینە بێ باوەشم پیاکە هینە بێ، ئەوە نەیتر هەستەکەی تۆ مناڵی ئەو مناڵەش چاو لە تۆوەکە. تۆ ئەگەر ڕێزی دایک و باوکردنەکە بردە بۆ خەڵوەتگەی پیری، تەبیعی تۆ شوێنێکیش بۆ خۆت دانێکە لەو خەڵوەتگای. ئەزان خۆشەویستان ئەم خێزانی کە ئاوا چێتە ناو بەهەشت، ئاوا بە تۆکمەیی ڕاتە ناو بەهەشت. ئێوە تا ئێستا ئەوەتان بیستووە کە شەفاعەتی خێزانی هەیە؟ چۆن پێغەمبەران حەزرەتی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم، قورئان، سورەتی یاسین، سورەتی تەبارەک، بەقەرە، ئەولیا و پیاوچاکان، شەهیدەکانی ئیسلام و زۆر شتی تر هەیە کە شەفاعەت بۆ ئینسانەکە لە ڕۆژی قیامەتە. واتە داوا لە خوای گەورە کە خوایە ئەم عەبدە، ئەم بەندێ بپارێزە لە ئاگری دۆزەخ، خوایە لە گوناهەکانی خۆش بە، خوای گەورە لەبەرەوەی ئەم شەهیدە 70 کەس لە بنەماڵەکەی باتە بەهەشت. ئەم پێغەمبەرە بە هەزاران و ملیۆنەها حەزرەتی محەممەد مستەفا خەڵکە باتە بەهەشت. خوای گەورە خۆیە فەرمێت دەی منی ڕەحمیان پێکەم ژمارەیەکی هێجگار زۆر لە خەڵکی لە ئاگری دۆزەخ دەرەهێنێت، ئەی خاتە بەهەشت، لەسەر پردی سیرات ڕزگار تەکات، لە گوناهەکان تەبورێت. یەکێک لەو شتانەی کە شەفاعەتە خێزانە ئەزانم، خێزانی گەورەیانی مەبەستمان خێزان ژن نییە کە هیمێر دەکەی، بە گەورەی سەیری ئەم مەسەلەیە بکەین. خێزان بۆ نمونە تۆ لە خێزانی یاخود لە بنەماڵەی فلان تایفەی کە باپیرەیەکی زۆر مبارەک و نورانیتان بووە، نەنکێکی زۆر ئیماندارتان بووە، ئەم نەنکە ئێستا خاوەنی 200 وەچەیە، 300 وەچەیە لە کوڕەزا و لە کچەزا و لە ئەم شتانە، هەمووتان ئەهلی بەهەشتن ئەم خێزانە. بۆ نمونە کەسیان ئەهلی دۆزەخ نین، ئەگەر کەسێکیشان خوا پەنا بە ئەهلی دۆزەخ بێ ئەوە جیا بێتەوە.
ئەو خێزانی کامێنێتەوە بە تایبەتیەکە چەند خۆش ئەو خێزانە سیرکەن کەسیان ئەهلی دۆزەخ نین ئەوە کوڕەکەمەوە کوڕزاکەمەوە کچە زاکەمە ئەوە هەمووی بەیەکەوە الحەمدولله هەمووی لە بەهەشتایە مادەم هەمووی لە بەهەشتایە خوای گەورە پلەیەک و مەقامێکی زۆر گەورە بەم خێزانەدا ئەفەرمێ ئەمە ئاەتی قورئانە ئازانم ئەفەرمێ کامەیان زۆر ئیماندارتر بوو و پلەی زۆر بەرزە لە بەهەشتا بڵین پلەی ئەمنن کە زۆر ئیماندار بوو زۆر خواناز بوو زۆر متەقی بوو زۆر کەم گوناه بووە ئالێری بەهەشتایە بۆ نمونە دەرەجە 90 هەیە 70 هەیە 100 هەیە دەرەجە 100 هەیە ئەمانەی تر تایەتی 50 تایەتی 30 تایەتی 40 دەرەجەکەی تایەتی بڵین 20 زۆر زۆر لە خوارەوەیە وای گەورە فەرمێ ئەم پلە و دەرەجانە بخەنە پاڵیەک ئەی خەنە پاڵ کێ ئەمنن کە ناهێن لە خوارەوە بەلای 20ەکە 20ەکە و 30 و 40 و 50 و 60 و 70 هەموویە بەنە ئاستینەوە دەکا هەمووی ئەچێتە ئەو ئاستەی لە بەهەشتێکایە کە لە مەقامی ئەمنن کایە کە پلەی چەند بەرزە لای خۆ چ ڕەحمێکە یا ڕەبی هەتە بە بەندەکانی خۆ ئەمە چ ڕەحم و بەزەیەکە یا ڕەب العالەمین ئەمە چ فەزلێکە یا ڕەب العالەمین خۆمە بەخوا بە پلە و مەقامی خۆمان ناچینە بەهەشت بەم کردەوە عەمەلانی خۆمان ناچینە بەهەشت بەس بە ڕەحمی خوا هەر بە ڕەحمی خوایشە پلەت بەرزەکاتەوە تا ئەتگەێنێتە ئاستی ئەو نەنکە چاکت ئەو باپیرە چاکت ئەو کوڕە ساڵەحەت کە پلەی لە هەمووتان بەرسرن لەو بنەماڵەکەتان لا ئەم 200 کەسە هەر 200 هێنێتە ئاستی ئەم کەسە و مەقامت لە بەهەشتا لەم پلە بەرزایە الله ئەکبەر ئەوە ئاەتی قورئانە والذین آمنوا واتبعتهم ذريتهم ئەم زوڕیەتە کەونە دوای ئەمنن کە ئەم باپیرە بەیەکۆن هەمویان ذريتهم بإيمان بەشەرتی هەمویان ئیماندار بن بإيمان نایەتە ئەم زنجی نایەتە ناوم خێزانە ناو نانڕێ خێزان لە ناوم خێزانە ئیمانی قیامەتیان نییە ئەوەی کە بێ ئیمان بێ پەنا بخوا بإيمان ألحقنا بهم ذريتهم تا کۆتایی ئاەتەکە ذريتهم يعني ألحقنا بهم هەموو ئەمانە ئەخەینە پاڵ ئەو کەسەی کە پلەی بەرزی ئیمانی هەیە لێرەیە ئەمە زانایان مفەسرین وا فەرموون نازانم ئەوە ئاەتی قورئانە کە خێزان خۆی بۆ خۆی شەفاعەتەکات خێزان بە شەرتێ تۆکمە بێ لە ئیمان و ئیمانداریە نەک هەر شەفاعەتەکە مەقامی هەموو خێزانەکە لە قیامەتە ئاباتە مەقامی خۆی بە ئیزنی الله بە ئیزنی ڕەب العالەمین بە یارمەتی و فەزڵ و بەخشایشی خوای گەورە الحەمدولله یا ڕەبی سوپاس بۆ نیعمەتەکانت بۆ بەخشە گەورەکانت بۆ ئەم میهرەبانیە گەوری هەتە یا ڕەب العالەمین بە ملیۆنەها ملیۆن سوپاس و ستایش بۆ تۆ الحەمدولله بەڕاستی زیانێکی زۆر گەورە دەکەین ئەگەر پەروەردە وەک کەرەستەیەک بەکاربهێنین بۆ ئەوەی مناڵەکانمان بکەینە میراتگر و هەرچی لەوانەی پێش خۆمان ماوەتەوە بەبێ بژار و پوختەکردن یان بەبێ لێوردبوونەوە و هەڵبژاردن ئێمەش بە مناڵەکانمانی بگەێنین مێژوو شاهیدە لەسەر شکستێنانی ئەو نەتەوانەی پەروەردەیان کردوتە ئامێر و کەرەستە و هەر بەو جۆرەش کاریان پێکردووە بەبێ کەمترین ڕەخنە یان گۆڕانکاری یا گەشەپێدان مناڵەکانمان هاتوونەتە بوون بۆ ئەوەی لە سەردەم و ڕۆژگارێکا بژین جیاواز لە سەردەم و ڕۆژگاری ئێمە لەبەرەوە پێویستیان بە پەروەردەیەکەیە جیاواز لەوەی ئێمەی لەسەر پەروەردە بووین